بینەرانی بەڕێز سڵاو شادمانم کا لە بەرنامێکی نوێی وێنەکانی دوێنێەوە پێتانەکەمەوە تا پێکەوە بتوانین بینەرانی خۆشەویستی کەناڵەکەمان بخەینەوە سەر سەودای ئەو ژیانە پرجوانیەی جاری جاران. لەم بەرنامەیە میواناری کەساتیەکمان کردووە کە لە مناڵیەوە خۆلیای وەرزش بووە و یاریزانێکی تۆپی پێ و ئەسب سوار و پاسکی سوارێکی سەودا سەر مەلەوانێکی لێزان بووە ئەو حەزیەکە سەراپای ژیانی تەرخام کا بە وەرزش. هەر بۆیە کۆلێژی پۆلیسی هەڵبژار تا لەوێش سوود لەو وەرزشانە ببینێ کە لەو کۆلیژەدا کراون. کوڕی حاجی شێحەسەنی سەعاچی و سەبری خانی حاجی مەجی خەفافە. لا دۆکۆمنتە فەرمیەکاندا لە ڕۆژی 1 ساڵی 1942 لە سابونکەران لەدایک بووە، بەڵام بە مەزەنەی دایکی ئەو 13 ڕۆژ دوای هەرای ڕەشیعاری گەیلانی لەدایک بووە، واتە ڕۆژی 24 ساڵی 1940. ساڵی 1940 دەچێتە قوتابخانەی مەڵکەندی. ساڵی 1960 ئامادەی لە سلێمانی تەواوەکە و ڕۆژی 21 کۆلێژی پۆلیسی بەغدا تەواوەکە بە پلەی ملازمی دووە. لە ڕۆژی 25/1966 لەگەڵ خاتوو لوتفیە حاجی حەمەستێق کە بە پیشە مامۆستایە هاوسەرگیری کردووە و بوونەتە خاوەنی 4 کچ بە ناوەکانی ڤیان و لەیلان و سازان و باخچە. ئەم میوانە ئازیزە ساڵی 1954 لە سەرکردنەوەی ئاگری نەورۆز تووشی گرتن و زیندان ئەبێت. ساڵی 74 لە شۆڕشی ئەیلولا دەبێتە پێشمەرگە و دەبێتە فەرماندەی بەتالیۆنی 2 هێزی ئەزمەر. لە ساڵی 1975 و لە کاتی نسکۆی شۆڕش تا ساڵی 80 دوور دەخرێتەوە بۆ ناسریە وەکو ئەفسەرێکی پۆلیس لە بوارەکانی پۆلیسی مەحەلی و هاتوچۆ و ئاسایش لە هەولێر و دیبەگە و شەقلاوە و هەریر و باتاس و ڕواندز و مێرگەسوور و سلێمانی و چوارتا و هەڵەبجە کاری کردووە. ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بەرەو پێشبردننی ڕەوتی هاتوچۆ لە سلێمانی. لە ڕۆژی سیوێکی 8 2007 بە پلەی بەڕێوەبەری گشتی هاتوچۆ خانشین دەبێت. ئەو دەڵێ ئەگەر جارێکی تریش تەمەنم بگەڕێتەوە بۆ لاوێتی هەر دەبمەوە بە پۆلیس بەوەی جارێکی تیش شەرەفی خزمەتکردنی وڵاتەکە کە من پێ ببەخشێتەوە. میوانی ئەم جاری بەرنامەکەمان لیوای خانەنشین بەڕێز کاک عومەری حاجی حەسەنە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بەخێراتن دەکەین. کاک عومەر جان ئەمەوێ ئەم چاوپێکەوتنە وەکو دوو کەسی هاوڕێیەکی بچووک لەگەڵ هاوڕێیەکی گەورە دابنیشین گفتوگویەکی خۆش بکەین و بچینەوە ناو کۆڵانە خۆشەکانی سلێمانی و یادی گەنجتر لە ئێستا چونکە ئێستاش هەر گەنجی ماشەڵڵا ئەوەی کە کەرەستەیە و لە بەردەستی ئێمایە وێنەکانن زیاتر کە بتوانن بدوێن و ڕاستی هەموو ڕووداوەکان وەکو خۆی بجێڕنەوە، چونکە ئێمە ناتوانین وێنە دەستکاری بکەین فۆتۆشۆپ بە ئێمە ناکرێ، چونکە ئەم وێنانەی سەردەمێکن گیراون کە فۆتۆشۆپ نەبووە. ئەمێ سەرەتا پێم بڵێ ئەم وێنەیەکێ؟ ئەوە باوکمە. باوکتە باش کاتە عینەکەکە بکەرە چاو، چونکە بینەرانی بەڕێز ئەبێ لێرەوە وێنەکان ببینن. بەڵێ کاک لیوا عومەر باسێکی باوکتمان بۆ بکە. وەڵڵاهی باوکم خۆی من بزان وە دی کۆمنتانی کەوا بینیمە لە مەوالیدی 1940 ئەوانە بوو. بەڵێ بەس جگەرە خۆرێکی زۆر قایم کار بوو، زۆر جگەرەیە خوارد خوارد پیاوێکی زیرەک بوو، دەست و خەتێکی زۆر خۆشی هەبوو. من لەکوێ خوێندبووی؟ مەلایانەیە لە حوجرا خوێندوویەتی و دەرسی قەواعیدی عەرەبی زۆر بە باشی ئەزانی لە ئیبتیدایی و متەوەسطە هەر ئەو دەرسی پێوە تەمهینی عەرەبیەکە و زۆر مەسەلیشی هەبوو کە هەندێکی توانین بیژێرنەوە بێڵێن و هەندێک. من ئەوەیە پێش ئەوە کە ئەو قسە بکە هەر لەسەر جەنابی حاجی حەسەن حاجی شێحەسەنی سەعاچی ئەویش هەر لە سابونکەران لەدایک بووە؟ نەخێ ئەو لە ئەسڵا خەڵکی عەربەتە. خەڵکی عەربەتە. بەڵێ ئێمە پیرخدرین لە ئەوە پێیان ساداتی پیرخدر ساداتی پیرخدر بەڵێ لە منطقەی شارە زۆر زیاتر. بەڵێ بەڕای جەنابە کەی هاتووەتە سلێمانی؟ ئایا بە کوڕی هاتووە یان نەخێر دیارە بە کوڕی هاتووە، چونکە دایکم خەڵکی شار سلێمانیە، خەڵکی گەلێکی قەزازەکانە لەوێ نسیبیان کەوتووە دیارە هەر بە کوڕی. نازانی ساڵی چەند هاتووەتە زەبدەوەیان نازان کە هاتووە ئیتر لێرە
ناڵم کە پێم وتیە پیاوە زیرەک بووە ئیتر وردەسی کردو بە ئیشی سەعات سەعاتی و کاتەش وەکو ئێستا معقەدە نەبووە ئیتر خەریکی ئەوە بوو من چەند جاریش سەفەرم لەگەڵا کردوون لەگەڵ پیاوێکی کە حاجی ئەحمەد کەمال هەبوو خەڵکی هەولێر بوو هاتو چۆی بەغایانە کرد سەعاتیانە هێنا و سەعاتیانە کرد و سەعات خۆی چاچێ کردەوە خۆشی ساعت چا کردەوە خۆی چاچێ کرد بەڵێ پیا زیرەک بوو زۆر زیرەک بوو ورد بوو لە کارەکەیشیە من تەسەورەکەم ینی منیش هەر تقریبان چوومەتەوە سەر ئەو چونچە سەعاتێکی هێنا زۆر لام عجایب بوو سەعاتەکە من لە 2-3 متەوەستە بووم سەعاتەکەی هێنای کرد بە کارەبا ڕادیۆمان هەبوو ڕادیۆکەشیە کرد بە سەعاتەکە پلاکەکەی تەوقیتیە کرد لەسەر سەعاتێکدایەنا کاتێکمان نزانی شەو خەبەرمانە بۆ قورعانە خوێنێ ڕادیۆکە تمەس تەوقیتی ڕادیۆکە ئاکا بەوە وەختی بە کاتی بەربانگ بۆ هین بۆ کاتی پارشەوە ئەوە خولایە کەوتە سرم منیش وتم ئیلان و بیلان ئەوە دروست ئەەکەم خۆی فعلەن دروستیشم کرد بە سەعاتێکی هین لە مێرگە سوور بووم کاتێک کە ئامرسری قوی سیار بووم هیچمان نەبوو کارمان نەبوو هاتم ئەوەم دروست کرد جاوە تەفاسیلەکەی زێ دوور جەنابی باوکی لە کوێ دوکانی هەبوو لە ئەسحاب سپی بوو لە کوێیان نزیکی شۆ لێرەوە کە ڕێتە خوارەوە لە مەطعەمی ئەو پیاوە وەستا ڕەوف لە ئەسحاب سپی ئەوە ڕێگە ڕۆیتە خوارەوانێ ئەو مەطعەمەکە حەمەی حاجی خدرەوە ئەزانم حەمەی حاجی فەتاح دڵخۆش بۆ بەرەوە ئێمە بەرەوە بوو بەس ئەوەی کە بیرم یە من زۆر مناڵ بووم دوکانەکەمان لە کوێ ئەچیتە بۆ قەیسەریەکە دەمی هینەکە ئەو لەویا بوو ئەو بەردەمە هەمووی فولکە بوو ئەو کاتی بە بیرەوەی تۆ ئەو هەر ساعتی هەر ساعتی هەر ساعتی لە کوێ ئەکڕی ساعات ئەیکڕی لە بەغای کڕی بەڵام خۆی لە بیدایەتە ساعتی چاگە کرد دوایی کەوتە ئەوەی ساعت بکرێت و ساعت کە ئیتر تااقەتی ئەوەی نەمازۆ بچێتەوە دەکاریەوە ساعت ئەو ساعاتانە دیارە هیچی سەنعاتی عێراقی ئەوانە عێراقیتیان نەبوو ئەو کاتە هەمووی لۆنجین و مارکەی گەورە و مارکەی عجایب کە ئێستا خەڵک لای عجایبەوە مارکانە هەبوو ساعتیشی هەبوو پیانە و جایان ساعتی عەرەبی و ساعتی ئینگلیزی ئەنجا ئەیوو بۆ بکەم بە عەرەبیا بیکەم بە هێنەوەی بەخواانە عەرەبیە زانم لە ئینگلیزی بۆم کە بە کوردی ئەوە بیرم نیەت ئەو حاڵەتانم بیریەت گرانترین سەعات و کاتە بە چەند بوو وەڵڵای تر لە دەوری 5 دینار و 6 دینار و ئەنی کە ئەو سەعاتانەی کە دارش بوون لە باسی پەنجاکان باسی چلەکانەکەم باڵێ من چلەکانم لە بیریە من پێشەوەی بچمە مەکتەبیش هەر لە بیرەمیەت لە بیرمیەت حتا لەو دوکانە من لە بیرمی ڕۆژێک دەستم کرد بە نەو کلاشم لە پێ کرد شتێک چوو بە دەستمە قاچم پیا کرد قایم بوو پێوانەکە دیار بوو دوو پشتی تیا بوو دوو پشتەکە سەرەتایی بناڵیتە بەڵێ هەر زۆر مناڵ بوو دوو فلسیامی و جانی ئەوە دوو پشک بووە دوای وتیان دوو پشتمان کوشتووەوان لە ناو کلاشەکە تا بووە سۆمیان بە ماجومی بەڵێ خەوە ماجومی باسی ماجومی بۆ کەما تەسکەرەیەکی کۆنی ڕەحمەتی باوکتە بەڵام بە هەمان وێنە حەسەن مەجید غەفور حەبیبە مەحموود دایکەتی ساڵی لە 1962 دەریهێناوە بەڵێ ئەنجا وەکو بزانی چیرۆکی پەیوەندی نێوان دایکێ سەبریخان لەگەڵ با بڵێن ڕەحمەتی باوکێ وەڵڵاهی خەبەرم لەوەیان نییەنەوە لێشمان نەپرسیون ینی بەلامانەوە سیر بوو شەرممان لێکردن چۆن ڕێکەوتون و چۆن هێناوێتی و ئەم لە عربەتوانەوە هاتووە ئەم لە گەڕێکی قەزا ئەمان دایکم دوو ڕێگە خەفافیشە و خەزازیشە لە کام لایەنەوە خەفافە لە باوکیەوە خەفافە کچی حاجی مەجی خەفافە حاجی مەجی خەفاف مەشهورە بە حاجی مەجی دایانەکە کە شیری یاوە بە شێخ مەحموود شێخ مەحموود نەمر کەواتە باپیری تۆ شیر برای شێخ مەحموود شیر برای شێخ مەحموود نەمرە دایکیشی ناوی دایکی ئەوەیە کە با بڵێن شیری یاوە بە جەنابی شێخ دایکی حاجی مەجی بەڵێ ئەنجا دایکی حاجی مەجی دایانەکە ژەکەەکە بۆ شێخ مەحموود بۆ ئەو شیردانە بووە کە یاوێتی بە جەنابی شێخ ئەنجا دایکیشم کە شووی کردەوە بە حاجی مەجی ناوی جەمیلە خان بۆ جەمیلە خانی قەزازە ئەوەیان قەزازە دایکی عارف قەزاز و ئەوانە ماڵی قەزازەکان ئەوانە ئێوە لە سابونکەران بوون ئێمە لە سابونکەران ئەو ماڵی کە توی تیا لەدایک بوو لەکوێ ئەو ماڵی منی لەدایک تیا لەدایک بووم نهایەتی ئۆرزدی پێچەکەی توانێت لەو دی و ئێمە و خانوو نەبوو لە سلێمانی
نهایەتی ئۆرزدی نهایەتی سلێمانی بوو ئەو دوایی بوو بە جادەی گۆران لە دوای ئەوە نەبوو ئەوەی کاچێتەوە بەر ماڵی قازی و ئەوانە ئەو جادەیە ئێستا خەستەخانەی کێوی ئێستا نانە خەستەخانەکان نەبوون ماڵی قازیش نەبوو ئەوش نەبوو لەبیری ماڵی قازی کراوە من لەبیری ماڵی قازی کراوە ماڵی شێخ مستەفا کراوە بەرەم بەم بەریانەوە ئەوە بیرێکی تیابوو ئاوی تیابوو ئاو کارێز هەبوو لەو گەڕەکانە ئەومان لێ هێنا بۆ ماڵەوەی ئەو یادگاریانە خەستەخانی شیرەکە ئەوانە خەستەخانە شیرەوانە نەماوە من ڕسمێکم هەیە لەو شوێنی خەستەخانەی شیرە بە جلی کوردیەوە دانیشتم ئەوە ڕسمم گرتووە ناگەیتە هینەکە جادەی چی پێڵێن برایم پاشا سەددە بوو برایم پاشا سەددە بوو سەددەی یەکەم بوو کاک لیوا عومەر ئەمێ ئەوم بۆ باسکەی وەلەوە بازام ئەو ڕسمی بەردەمتە ئەوەیە ئەمە ئەو وێنەیە کە جەنابە باسیەکەی ئەو وێنێکی تری دایکشتمانەیە دوایی پیشانی ئەدەین ئەمە کوایە بۆ ئەوە بالضبط ئێستا نهایەت کە لە سابوونکەرانەوە سەرەکەوی ئەگەیتە ماڵی قازی لە ماڵی قازی سەرەکەوی مەکتەبێک هەیە بەڵێ لە دوای مەکتەبەکەوانێ خەستخانەی شیرەکەی ئەو خەستخانەی شیرەکەی ئەمە شوێنی ئەو دەشتەوە خەستخانەی شیرەکەی ئەمە ساڵی چەندەیە ئەوە وازان 56 ڕسمەکە لێم نووسیوە وازانم بەڵێ ساڵی 1956 ئەمێنەیەم گرسیە ڕۆژ لە پێش جەژنی ڕەمەزان ساڵی 58 پۆلیسێ سێم تاوستە بەڵێ ڕاستە فەرمی گەنجی ئەو کاتە کاک عومەر ئێوە بە چیەوە سەرقاڵ بوون ئەو کاتە وەڵی ئەوەی کە من لە بیرم و ئەم برایانەی کەەوە ئێستا ڕسمەکانیان لێرایە زیاتر ئێمە مەکتەبمان هەبوو کاچوین بۆ مەکتەب پاسچیلمان هەبوو بە پاسچی لە ڕۆشتین و پاسچی لە هاتینەوە دوای ئەوە نانمانە خوارد خولیایەکی سیرمان هەبوو ئەڕۆشتین بۆ دەربەنی خان بە پاسچیل هاتینەوە ئەچوین من بووم ڕسمەکان فەرمو کاک عەلی کە پیاوێکی دیارە لەم شاری سلێمانی عەلی محەممەد عەبدوڵڵا مدیر عامی بانقی هەرێم بوو عادلی حاجی محموودی ڕەسام برای شەهید حەمە قودسی بوو برای ستۆدیۆ ڕەفیق بەڵێ ستۆدیۆ ڕەفیق دکتۆر محەممەد حەسەن کە ئێستا ئوستازە دکتۆرای هەیە لە هەندەسا لە کولەی هەندەسە لێرە دەرسەڵێتەوە بەزانی تایری حاجی قار بوو شخصێکە ناسراوە خەڵکی سابوون کەرە ئەمانە ئەوانن باشە کەواتە ئێستا بۆم ڕوونکەرەوە ئەمە یەکەمیان کێیە ئەگەر لێرە لێەوە سەیریکەم ئەوە دکتۆر محەممەد ئەوەی تەنیشت ئەوە خۆمم ئەوە جەنابتی ئەویان وازانم حەسەوەڵاگەر بێتە پێش و باشتە سەیریکەم ئەوە عادلی حاجی محموود ئەمەشیان کاک عەلیە ئەوەشان کاک عەلیە ئێستا لە بەرمە ئێستا ئەگەر پێم بڵێ تۆ ئێڵێ خواری خوارەوە کاک عەلی باشە ئەمە پاسکیلەکانتانە تەمەنی ئێوە پاسکیلەکان هەر پێنجتان پاسکیلتان پێ هەر پێنجمان پاسکیلمان پێ بوو پاسکیلی ئەو کاتە کام پاسکیلیان لە هەمویان چاکتر لە هەمویان چاکتر ئەوە بوو دکتۆر محەممەد هەی بۆ ڕۆز بوو ڕۆج پاسکیلێکی سوکەڵە بوو ئینگلیزی وازانم ئینگلیزی بوو زۆر چاک بوو من هەم بوو زۆر قرس بوو سەمپلێکسیان پێوت بە زۆر قایم بوو جاری وا بوو چوار کە سواریە بووی هۆی چی بوو کە ئێوە ئەچوونە دەرەوەی سلێمانی بە پاسکیل وەڵی هەر گەنج بووین و ڕاضە بوو خۆش بوو خواردنمان لەگەڵ خۆمانە ئەبرد جگەری چێژ نەبووین لامانە لەم لاو لەو لاو ئیتر چەمە لە گوشتەکانمان لێ کردەوە بۆی پاسیلەکە سووک ببێ ئیتر ئەڕۆشتینە چوین بۆ دوکانە چوە وەڵی زیاتر ئەوەرزان لە تقریبن لە دوای بەهارەوانێ لە بەهارێکی درەنگ و لە بەهارێکی درەنگێکی ئەوانەمان هەتا خۆشمان حازر لەگەڵ کاک عەلیە چەند سەفەرێکمان کردووە بۆ کەرکووک ئەچوین بۆ سینەما و ئاهاتینەوانێ بۆ سینەما لە ئەچوینە کەرکووک و ئاهاتینەوانێ ئەم ڕسمیان چیە ئەو ڕسمە ئەوەش هەرە بێ بێمە بەرچاو کەوانێ وڵا ئەوەی تر ئەمە کوورێکە ساڵحی ناوە هەر خەڵکی گەڕێکی خۆمانە ساڵحی حەمەمین کەرداری پێڵێن باشە ئەمە دیارە لە دوان زیاترن کەشتان لەگەڵە ئەمە چکە پاسکیلەکەی بەڵێ دایم هینم جاری وا بوو پاسیلەکان پەنچەرە بوو پەنچەریمان پێ نەبوو ئیتر زیاتر من هینمە کرد پاسیلەکەی خۆمم لێ خوڕێ و کەشم بەدەستەوە گر ڕامە کێشا ئەو کەسەشی کە پەشی کەوتۆ پاسیلەکەی لە پشتی ئەوکەوە سوارە بۆمان هێنایەوانێ ئەی باشە بۆ ئێوە بە پاسکیل ئەچوون بۆ کەرکووک
بۆ سینەما بۆ سینەما یا بۆ دەربەنی خان یا بۆ هەر شوێن دەربەنی خانوانە وەکو سیاحە دەڕۆشتین باشە هەمیشان بۆ سواری بۆ بڵین بۆ سیرکردنی ئەو فیلمانی کە لەو کاتا باوی بۆ بەڵام چۆن ئەدەواتی پەنچەریتان پێ نەبوو بیرتان لێ سوتفەیە کرد مەسەلە پێمان نەبووژین هەمان بوو دایمە لە پاسیلەکانە پێمان بوو پەنچەرێکەش ئەوەی بڵێ یەک و دوو پەنچەرێکەکەمانە کرد شارەزا زۆر سەریا بوو پمپ و هەواکەش بەڵێ پمپ و هەوامان پێ بوو زۆر احتیاطی ڕێگاکەش قیر نەبوو ڕێگا با زوربەی قیر بوو ئەو کاتە قیر بوو ئێمە من لەبیرم میاد هینێکی بەرز هەیە بیرشەی پێڵێن لە ڕێی دەربەنی خانە ئەمریکی بوون ئەڵمانی بوون نازم شە بۆ ئەو جادوشتانیان دروستە کرد تر هەموو سەیریانە کردم لەو گردە بەرزە دانا بەزیم هەتا سەرکەوتمە سەروان بە پاسچیلەکە پێچەوە پێش سەرکەوتم لە زۆر شوێن کە دەرقەت ناتینایە بە پاسکی سواری بەڵێ ئەوە دکتۆر محەممەد لەگەڵ ما لە کانە بەردەکانین شوێنی ئەوەی نیە چوین لەو لاوە سەرکەوتین لێرەوە هاتیینە خوارەوە بەزەبوو پایچیلەکانمان هەڵبگرتایە بەشان هەڵمانە گرت پاسکیلەکەی تۆ چەند کیلۆ بۆ کات وڵی تر لە دەوریدا 15 بوو 15 کیلۆ بوو باشە تۆ ئەوەندەی من بابڵین شرۆڤەیەکم بۆ ژیانی لاوێتی ژەنابە کردبێ تۆ بێزگە لە هیوایەتی ئەوەی کە پاسکی سواری بکەیت با بڵین حەزە لە شاخەوانی و بەناو بەفرا بە شاخەوە ئەمەشیان هەر هۆکاری ئەوەیە کە حەزی لە وەرزش بوو ئەوە دکتۆر محەممەد لە پێشەوە ئەمە لە پێشەوە من دوو هەم کەسم جەنابە باڵا بەرزەکەیان دوو هەمانم ئەمەی تریان وازانم کوڕێکە حسێنی ناوە دواشەوە علی جەمال عەمری خوای کرد ئەوە سەرکەوتین بۆ شاخی گۆیژە بەس هەمووی بەفر بوو دنیا هەمووی سپی بوو بە شاخکا سەرکەوتین هیوایەتمان بوو حەسمانەگەن بچینەوە شوێنانە ینی لە جاتیوە دابنیشن نێرگەلێ بکێشن نەخێر نەبوون گەرە بکێشن ڕۆژەکەتان بەوە بردەسەر و هەم وەرزشیش بوو بەڵێ هەم دووری شەکەوتنەوە لە قەرەباڵخی ڕۆژگار و ئەوانش ئەوەش هەر عینەن شت ئەوەش وەی پێشی پێشەوە منم دوو هەم دکتۆر محەممەد سێهەم کاک عەلیە بەڵێ ئەوە خاڵی ئەوە نی تۆزێ ئاوا گەورە بۆ ڕەشەکاتەوە ئەوانە بەڵێ ئەوە شاری سلێمانیە ئەوە سلێمانەوە بە شاخێکەوە نێست ئێمە بە شاخی گۆیژەوەی ئەوە گۆژێ کاک عەلی و ئەوەی تریان کە لەگەڵتایە ئەو بەڕێزەی تر دکتۆر محەممەد دکتۆر محەممەد شکر ئەوانیش ماون ماشکر ماون ئەرەوەڵا دکتۆر محەممەد ماشەڵڵا زۆر باش بۆ حەجیش لەخواتم بەخوا خۆ بیر زۆر باش لەخوا بەزیابێ وڵا ئێمە لێرۆ سڵاویان بۆ نێرین وێنیکی کە هەیە بۆ ئیلە دەستمان دەرنەچێت چونکە ئێستا ئێمە هەر لەسەر بابەتی وەرزش شەڕۆین ئەگینا وێنەکە دواتری ژیانی جەنابتە بەڵام بۆی هەر لەسەر هیوایەتەکان نەڕێن ئەم وێنەیە چیە؟ ئەوە بلشیانە یا شوێنش کێ لە پێنجون کە شافە بووین ئێمە توینە ئەوێ ئەو کوڕەوە زانم ناوی بەختیارە برای دکتۆرە ژیانە مناڵ بووم پسکۆلە بوو مش ئاساس بە قوت و هینوانە ئەوە لە قاچەوە گرتم ئەوە بەرزم کرد وەکون مایشێکە وەکون مایشێک مناسەبەکە چیە؟ هیچ هەر بۆ خۆشی بوو لە پێنجون بەس پێ ناچێ ئەوە بریکیان بێ تەسەوەری بووبان و ئەوانە ئەەکەم چونکە بەردەمەکەی دەشتە وڵا نازانم لە پشتەکەی وازام شتێکمان نووسیوەگەرمان بەڵێ قوڕە ڕەشەیەواتە قسەی من دەرچوو بریکیان نییە من لە بنەچا ئێمە خۆما خەڵکی ئەو دەڤەرەین و مەشانازیشەوە هەتا وەکو لاپەڕەکانی ژیانی تۆ هەڵێرێنەوە ئەلبومەکانە هەڵێنەوە هیوایەتی سیرسیل لە تۆ هەبوو ئەم وێنەیە ساڵی چەند گیراوەوە بۆچی ئەم وێنەیەت گرتووە؟ ئەو وێنەیە ئەوە لە خانووەکەی خاندوو بە ئەمە باوکم کە عەمری خوای کرد دوو خانومان هەبوو ئەمە خانووە کۆنەکەمانە کە منی لەوەشا لە دایک نەبوو خوانەیش کە بوو تێگرا و ئەنج کراوە بەم خانووە ئەمە ژوورێکی خاصی من بوو کە لە گیان پێوە لە قسمی خوارەوە خانووە ئەم خانووە دوو خاتە ئەوە ئاوێنەیەکی گەورەم داناوە کەسێک نەبوو ڕسمی من بگرێتەوە من خۆم چوومە بەر ئاوێنەکە بەعکسەوە ڕسمی خۆم گرتووە لە ئاوێنەکە دەرچوون زۆر بەڵام ئەو کاتە تۆوەک حەزێک گرتوتە لای ئێمە بەڕاستی وێنەکە وێنێکی زۆر هونەریە بە هیوام وەکو خۆی بینەرانی بەڕێز لە ڕێگەی ئەو برایانەوە کە هاوکاریمانە ئەوەش لە دەوری 56 ئەوانایە زۆربەی زۆری من لە پشتەکەی نووسی بوو ئەم وێنەیە 12/11/57 لە ژێرخان باسی
دیزایانی ماڵی خۆتانێ کرد بەڵێ بەڵێ پێشەوەی بچینە سەر ئەوەی کە باسی ماڵ بکەین جوغرافیایی ماڵە کۆنەکانی سلێمانی بە ڕێگام بە وچانێک وەربگرم خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان پێش ئەوەی وچانەکە وەربگرین باسی دیزایانی خانووی کۆنمان کرد بەڵێ جا من پێم خۆشە هەر لەسەر ئەو بابەتە کەمێک بدوێن ئەم وێنەیە وێنەی کێوشەیە ئەمان ئەویان دایکمە بە تەمەنەکە دیارە کە دایکی منە ئەمایان دایکتە بەڵێ ئەوەی تریان کەڕاوە لە پێشەوە خۆمم ئەمان جەنابەتی ئەوەی دواشەوە دایکی سیروانە ناوی قمریە دایکی کاک سیروان جەلال ساتە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە اینجا ئەوە زۆر سیر بۆ ئەو باسی خانومان کرد بەڵێ زیاتر ئەو کاتە هەیوانێ بوو بەڵێ بە تیرە و بە کۆڵەکە ڕایگیرە بەڵێ هەیوانەکەەوە هەیوانی پێڵە پێش ئەوە لە دەرگای حەوشەوە کە هاتی دوو ژوور عادەتەن یا ژوورێکە بوو داڵانیان پێوە ئەگەر باسی کێوانەمان بۆ وڵا بڵین ئەم خانووی کە ئێستا ڕسمی تاجیراوە ئەمە خانووی دوو هەممانە باوکم کە کڕین 220 متر بوو لە ساڵی 1950 تەواو بوو لەکوێ بووم ئەمەیان ئەم خانووە ماڵی عومەر بەگە گەر بزانی لەکوێیە سەرەکەویت بە کۆڵانەکان ماڵی شێخ جەمالی ئەوانە ماڵی لەکوێ ماڵی مامۆستا محەڕەمە فەنی لە ڕیزی ئەوان بەرەژووری هەر لە ڕیزی ئەوان ئەم خانووە کاکری 220 متر بوو ینی عرسەیەکی جوان و ڕێک و پێک بوو وتم بابە متفۆنی دروستەکەی وتی بۆچی مەقسەد چی وتم ماڵا ئەڵێم خەریتەیەکی جوان وتی کە خەریتە ئەگەر تۆ خۆ عرزە پیا کرد خۆ خەریتەی بۆ خۆکە وتی من ناکەم پاکەتەکەی دەرهێنا هەرا ئەوە بە قەڵەمێکی نی کرد وتی من ئەم خەریتەیەکەم شێ پێی خۆشە دانیشی پێی ناخۆشە خواحەبی لەوە جوان فعلەن ئەوەی دروست کرد ئەو کاتە کە ئەو قسەی ئەو فەرمایشتەی فەرموو ئەو کاتە تۆ تەمەنە چەند بوو من لە 4 سانەوی بووم یعنی هێشتا ترسی ئەوەی نەبوو بۆ شین بۆ خۆ بکەین هێشتا کاتیوەڵێ اینجا ئیتر مەسافەیەکی زۆریش بەجێما لە بینی بەشی پێشەوە بەشی خوارەوە وتم باش هیچ نەبێ ئەمەیانەکەین بە باغ وتی ئەویان بە قسە دەکەم ئەوە حەزی لە سەوزە و شتی وا هەبوو کە پرمانتیا کرد و مێوی تیا کرا و لەو سوچێ ئەو سەریانەوانێ پرتەقالێک بەخوا 150 پرتەقاڵی گر لەم بینەشا هەمین بوو ئیتر دوو ژووری دروست کرد ژووریە لەو سەر ژووری لەم سەرامانە پیانەوتن کەلەجی لە پشتیشەوە هین هەبوو بینیشان هەیوانێ بوو کەلەجی و پشتەیوان هەبوو ئەوانەکەوێتە پشتی هەیوانەکەوێتە ئەمانی ئەم بە ڕۆژی نیوە ڕۆب سوتایەتە ژوورەوە نەبووی نەدە تاریچەکەی لەوان نەبوو ینی هینی بۆ ناکرد ماوتانە خانوەکە خانوەکە نەقێر فرۆشرا یاتان بەخەرج بەڵێ فرۆشرا بەڵێ جا هێشتا ئێمە ئەمانەوە بۆسین لەسەر سەردەمی لاوێتی جەنابێ ئەمە یەکێکە لە وێنانی سەردەمی لاوێتی جەنابێ ئەمە کوێیە ئەم شوێنە ئەوە من نیم ئەوە کاک جەمالە جەمالی حازی مەهدیە برادرم بوو زۆر برادرم بۆ هەروە وێنەی پێشکەش کرد وەکو بزانانی سابونکەرانە مەدخەلی تقریبن مەدخەلی سابونکەرانە مەتخەلواتە لە لای دوکانی مەتیەفەنی و تۆ زێ بەرەژوور دوکانی گریگۆر هەبوو ئەگەر تۆ بیر من بیرم نایە ئەوە لەوەیە ئەوە ئەویایە بەڵێ ڕاست اینجا ئێمە هەندێک وێنەی زمانی تەلەبایەتیمان هەیە پێم وابێ ئەمانە ئەوە لە کاتی بەفربارینەکە بوو بەفرێکی زۆر باری بوو لە سلێمانیە ئیتر کۆبووینەوانێ و دایم بەیەکەوە بوو ئەمەیان جەنابتی ئەمە یەکەم ئەوە بەڕەحمەت بێ عەلی جەمال عەمری خوای کرد تەنیشتی ئەوە من ئەمە عەدادی سلێمانی ئەمە لە عەدادی سلێمانی بینێتەوە فواد فەرەجە و دکتۆر محەممە و ئازادە و سام مهندسە دکتۆرای هەیە ئەمین جەمیلە ئەویش بوو بە لیوە فوادی فەرجی
کەباب چییە بەڕەحمەت فازل لیواروکن فازیلە ئێستا لە وەزارەتی پێشمەرگەیە بە سوتفا هەمووتان زۆربەتان سەربازی دەچێت سوربەی زۆریمان سەربازی عسکەری دەرچوین ئەم وێنە ناوازە بەشم ئیشەڵام سیارەی خۆ بێ نەوەڵا خۆم نەوەفتا لە دوور ڕسممان لەگەڵاگەست ئەو کاتە زیاتر جەنابە لەوە چە ستارخانی لەبەرکرد شەڕاڵ مراخانی شەڕاڵ ستارخانیمان لەبەرەکرد باوی ئەوە بوو ئەو کاتە ئەوەی تەنیشتم لەم سەروانێ و شار خاڵم لای ڕەحمەتی دکتۆر خەسرەوە کوڕی گەڕەکمانە بەڵێ ئەوەیە ئەوەی ئەوە منم ئەوی تریشیان عەبدوڵای عەلیەمینە مامی گەزیزەیە برای هونەرمەند عومەر عەلیە ئەوەی تریشمان قاری حاجی محەمەدی مزگەرە عەمری خوای کرد ئەو ڕەسمەش لەبەر سەرای سلێمانی گیراوە بەس با بڵێن بەشی سەرەوە کە بەرەو جادەی پیرەمێرد نەک داخڵەبی بۆ ناوهینەکە ئەلەوێ ئەو کاتە ئەو سیاری یەکێکە اعتیادی لێ خەڵک لەوێ سیارە ڕاگرتۆ سیارە ئەوە نەبوو دووسێ سیارە دە سیارێتیان نەبوو سلێمانی ئەو کاتە ئەو کاتە ڕۆژێک لە ڕۆژان بیرە لەوە کردەوە تۆ ببی بە بەڕێوە بەری گشتی هاتوچۆی سلێمانی بیرم ینی نەهاتە خەیاڵم من ببم بە بچمە ئەو هینەوە بەس حەزم زیاتر لە عسکەریە کرد حەزم لە عسکەریە ئەو ئارەزوی وەرزشەوای لێ کردی کە نه هەر خۆم لە تەبیعەتە لە مناڵیان خۆ تۆزێ بزیێو بووم حەزم لە هەڵ سوکەوت و ئەوانە ئەکرد من هێشتا لە دوو سێ متەوەستە بووم کە زۆر ئێمێنێ بۆ پێنجی سانی ئەمانە ئێمە پێنجمان تاوا کردو شەشمان ئەو کات تا پێنج لە ماڵەوانێت تەنافێکم دروستە کرد لەو ژووری کە خۆم هینمە کرد ئەچوم خۆم هەڵا بەسەریە و تەقلم لێیا و بازمایە و هینمە کرد و ئەمانە بۆ عسکەریات ئەم شتانە بەکەڵەگە لە کاتە تەمرینێک ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەوە لە سەیرانێکین لە سەرچنار لەم سەروانێ عادلی حاجی محموودی ڕەسامە برای شەهید ئەمسەر ئەمەیان ئەوە عادلە ئەی کامەیان جەنابەتی من یەکێکە لەویا کە بڵێن ئەمەیە دەسم ئەمە نییە پیشانمانەی باشتر یاە بەربەردی نەزەر کەواتە پێمەگەڕێ شتێکی باش عینەکەکە نییە کاتمیش ئەوە مدە کاتە بەڵێ قوربان خەریکەوام لێ ینی شارەزا بم لە وێنەکان ئەمە جەناب ئەمە سەیرانە کوێ ئەو بە پاسیل سوین بۆ ئەم هینە سەرچنار زۆر خۆش بۆ چویتە ناوەوان و لێوە هاتی خوارەوە بۆ قەموددارەکان لە بەردەم تابوو لەوێ خەراق ئاوەکەدا ئانیشتین و تر گۆشتمان لە برژان و باشە من گلەیەکت بۆ لێ نەکەم لە بەرچاوی بینەرانی بەڕێز بەرنامەکەیە تۆ کەسێکی ئەمە نەهیوایەتی پاسکی سواریت هەبووە بووی بە بەڕێوەبەری گشتی بە پلەی لیوا بۆ هاتوچۆ ئەو هەموو گۆڕانکاریە جوانە کرد بۆ بەشێکە نێشتەوە بۆ پاسکی سواری لە ناو جادەکانە خەڵک بە کاملی حڕێتی خۆی دەستی خۆش بێ سوالێکی زۆر جوانە ئەو شتێکە هەیە ئەو جێگاهینانە لە تەسمیمی ئێمە نییە ئێمە بەس هاتوچۆکەمان ڕێخستووە ئەجین ئەوەی کە جادە دروستەکە و مهندسەکانە و بەلەدیە و هەندەسەی مرور نییە هەندەسەی مروریش علاقی نییە بە شتانەوان ئەوان ئەبێ ئەو شتانە دروستکەن چونچێ لە وڵاتان شوێنی پاسکل سوار هەیە شوێنی پیادەڕەو هەیە ئەنجا شوێنی ئۆتۆمبیلیشەیە بەڵام جاری وایە شۆستەکان گیراون شتیتیایە خەڵکەکە بێ لەگەڵ سیارەکان لە بەداخەوە بۆ وانە ئەم وێنەیە وێنەیەکی جوانە هی سەردەمی لاوێتی ئەلێرا لە پۆلی چەند بووی کاک من بزانم لە دەوری سێ بۆ چوارەوانە بوو سێ متەوەستە بۆ چواری ساڵی 50 ئەمیش فۆتۆڕەفیق سلێمانی لا لێرە حەزەکەم ئەم مۆرەی فۆتۆڕەفیقیش هەر پیشانی خەڵک بینەوە چکە بەڕاستیەوە مارکە بوو مارکە بوو جابەڕەحمە بە باوشیشی هەر عینەن بەڵێ بەرنامەیەکی تایبەتمان بۆ منیان فێری هینیش کرد زۆر ڕسم لەمانە خۆم شتومەتەوانێ فێریشتنەوەی ڕسمەکەم لەلا بوو تر لە ژوورەکان گڵۆپێکی سوورمان داگیری ئێوەش تاریک بوو بوو خۆی بە تەبیعەت گڵۆپێکی سوورت داگیرسان دەرگاکانت داخست واشم هینە کرد کە کەس نێتە ژوورەوە ئەجا هایپۆ هەبوو هایپۆ
ئاوەکە بووە کردە هێنێکی ئەوانە جامێکەوانێ و ڕسمەکانەتی هەڵە کێشاوی ئەمە عادل فێری کردم بەڵێ کاک عادلی کوڕی مەحموفەنی بەڵێ کوڕی مەحموفەنی بەڵێ کاک عادل ماوە کاک عادل ماوە لەم بینە من ئەحواڵی مزانی لە لەندەنە لەخوا بەزیاوە کەماوە لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ نێری ئەم قەنەفە جوانانە کوێوە ئەوە منم لەم لاوە و ستارخانێکەوە ئەو لاشم شیار خاڵە بەڵێ گوشیارە ماڵی شێخ مستەفای خاڵە ئەوە لە بینیشمانە تۆزێک کاڵ دیارە خەریکی کوردستان برایی شێخ محەممەد قازیە بەڵێ برای قازیە دوایی وا بزانم دکتۆر خەسرە و بەڕەحمەت بێ کچی شێخ محەممەد خاڵی ئامۆزای یەکتری ئەوە خەریتەی کوردستانە بەڵێ خەریتەیەک دیارە بەڵام ڕوون نیە کاڵە کوردستانە بەڵێ هەتر لە ڕسمەکە باش هێندە کاک لیوا عومەر باوی بوو خەڵق قەڵەم جاف بەعەلەنی بەڵێ بەڵێ ساز خوێنەوارە ئەوە نیشانی خوێنەوە بەڵێ جا ئەوە ڕسمەش وا ئەزانم ساڵی 56 بەڵێ ساڵی 56 بەڵێ 23 سی 56 ئەوە لەگەڵ اینجا ئیتر بەڕاستی ژیانێک دەست پێیەکە ژیانێک جیاواز لە ڕۆژگاری با بڵێن تەلەبایەتی بە حکمی ئەوەی کە تۆ زۆر حەزی لە سەربازی بوو بووی بە سەرباز چیتە کۆلێژی پۆلیس ئەگەر باسیکی سەرەتای کۆلێژی پۆلیسی خۆتمان بکەی کولیەکە وەڵاهی بڵێم خۆشیش بوو ناخۆشیش بوو خۆش بوو چونکی حرەکە و هەڵس و کەوت و وینێکی زۆر مستەمڕی تیا بوو تەلەبەکانیش ڕەفیقیشم تقریبا وەکو من هینیان نەبوو ئەو قابلیت و ئیمکانێتیان نەبوو مەسەلە من عەرەبیم نازانی هینەکەمان عەریفی فەسیلەکەمان کابرایەک بوو عەریف حسێن العێبی یعنی هەر لە ناوەکەیە دیارە شتێکی زۆر سەیر و سەمەرە بوو کە قسەیە کرد عەرەبەکان لی تێناگەیشتن جا من تووشی مەشاکل زۆرە بووم لەوە ئەیوە ڕاکە دەست بە لەو دیوارە وەرەوە من تێی ناگەیشتم سەیری ئەوان مەکرد ئەوان تانیوێ ڕایان کرده بوو منش بە دوایان ئەڕامە کرد ئەسم لەو سەرنجە ئاهاتمەوە فێر بووم جاری وا بوو ئەیوە شتێکی کێوە و ئەمەزانی ئەوەیە ڕامە کردەوە ئەوە دیوەر تووشی ئەو تا چەنە واد لات یانی تا چەنە دوای دوو مانگ ئیتر من ئەتیادی بۆدەوەدی تشتەکان تێگەی قسەم پێ کردو کە زیارمەتیای بۆی باشتر فێری عەرەبی بیرە لە هاوڕێکان یەکێک لەو ڕەفیقانەم ئێستا لەو ڕسماناتیان نییە ئەوەی ناوەڕاست زۆر ڕەفیقمە ئەمەی تریشان هەر زۆر ڕەفیقمە ئەمەیان جەنابتی بەڵێ ئەوە محەممەد مەجیدی ناوە ئێستا محاماتەکە ئەمە ئیندار قەدر سەلمانە ئەمەیان مدیری نەوتی جنوبی بوو تا ڕوتبەی عەمیدی ڕۆی جا لەگەڵی شیانە بوو بە شەرنج و شەڕمانە کردی ئەمە شەڕی کورد و عەرەب شەڕی وەکو کورد و عەرەبا بوو دواییشیانە وتم ئەو کەریمەی کە پێیان وتم تەم و خۆشەواتم دەستی کرد بە پێکەنین من زۆر تووڕە بووم وتم من شەرمە لەگەڵ تۆ بۆ پێیاکەنی وتی تۆ عەرەبی نازانی ئەوێ بە من بڵێ ئەنتە مو خۆش ئادمی بەس لەگەڵ فەسیلەکان شەڕی کرد ئەڵێ ئەنت و مو خۆش ئەوادم کەلیمەی لێەوە فێر بووم ئایتر باش بووم تقریبا ڕەفاقەتیشی خۆشم هەبوو لەگەڵ هەموویانە کاک لیوا عومەر لە سەردەمی ئامادەی و ئەوانە شار پێشی ئەوەی بچی کە بچیتە کۆلێژ تۆ هەر حەزل لە کەشافە ئەوانش کرد بەڵێەوە کەشافەیەوە گەلی عەلی بەک بێ ئەوە منم ئەوەی ناوەڕاست ئەمینی حاجی حەڵواچی حاجی فەتاحی حەڵواچیە ئەوی تریشان دکتۆر محەممەد کە ئێستا دکتۆرا هەیە لە هەندەسە لە دەرساڵێتەوە لە هەندسەی سلێمانی ئەوە وێنەی تریشیمان هەیە چونکە ئەوە یەکێکە لە هاوڕێ دیارەکانی حەزک ئەمە شەری زمانی پاسکی سواری ئەمە شەر پاسی سواریەوە بە ئەوەی ئەم سەری ئەم سەر هەمەی حاجی ساڵحا شەهید کرا ئەم جل کوردیە بەڵێ ئەو جل کوردیە ئەی ئەمایان چیە نازانی ئەویانە بێ دکتێرەوە بەرهێنش عادلی حاجی محمود ڕەسامە باش ئەی ئەمە هیوایەتیان چییە ئەمە چیە ینی تۆ شاخەوانی دارەوانی مەلەوانی پاسکی سواری هەموو شتێکە بوو بمان کردایەوەی ئەمەوە وازانم هەر لە ناو سەرچنارایە ئەو دارەمان دۆزیەوە وتمانەچین لەوێ ڕسمەکەین ئەمە تقریبا خۆتان هەڵخستووە زیاد بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی تری کە شافێتیە ئەمەش وێنەیەش کە شافەیە بەڵێ ناوەکان زۆرە لە پشتەکەشی نووسراوە
لە تەنیشتی عادل و لەناوە ڕاست ئەم عینەک لەساوەکە منم بەڵێ زۆریش عینەکەی بەکارێنەوە بەڵێ حەزمان لێکرێجینە ئەی مەسەلەکە پۆست بوو ئەو نەفەرقی نەکردەوە بۆ جەنابە ئەم هێنانە لەبەرەوەی تۆزێک نوشتانەوەی تایە بۆی کاریگەری لەسەر وێنەکانی تر نەبێ مەجبورین جاجات لای بەری ئەجا کۆلێژت تاوا کرد بەڵێ ئەمەش هەر هێشتا پێچێ ئەمە وێنەی وەرگرتنی ئەمە وەرگرتنەکەمانە لە کولێ شورتا ئەو فەسیلەکەمانە ئەوە عێراق ئەو ساڵە ئەوەی وەرگرت 36 کەس بە قەولی جەناب 36 کەسی 36 بەڵێ 36 وەرگرت ئەمەی کەوتم عەمری خوای کردەوە ئەم سەرە یەکەم کەس ئەمە یەکەم فەوزی عەسکەر لە ئەم سەر ئەمەیە ئەوە فەوزی عەسکەرە ئیتر ئەوەی لە بەردەمیان دانیشتووە ئەمەیان جەنابی ئیتر ئەوە فەسیل تاقانە کوردی ژووی تاقانە کورد لە هەموو کوردستانە یەک کەس باشیدا ئەمە ئەو ڕۆژێک کە ئیتر دەرچیت نەخێر ئەمە ئەو ڕۆژێ ئەوە دەرسی تەسویری زینائیمان هەبوو زابتەکەمان هات ڕسمی لەگەڵا گرتین باشە من ئەم پرسیارم لەلا دروست بوو یەکەم جار کە تۆ بووی بەزابت بەڵێ یەکەم جاری تر کە یەک نەجمە وەرگرت و جانتاکە هەڵگرت و کۆلێژی تەواو کرد و مەرسومی جمهوری بوو بەڵێ بەڵێ چیتەوە چی لە تۆ ئاگۆڕا وڵا گۆڕانەکرد لە منە ئەوە بوو کە تر هەستمانە کرد نەجمەیە بە شانمانەوەی ئەمە نەجمەمانە بینی لێ ترسین بەس ئەم جارە بە شانی خۆمانەوە بوو شتەکە زۆرم لا سیر بوو زۆر خۆش بوو و هینەکەشمان دەرچوو یەکسەر تەخەرج و تەعینمان بەیەکەوە بوو قایمەکەیان بۆ خوێنینەوانی هەموو تەوزیعکرا بووین و ئەمرەکەیان دەرکردو من بۆ فەوجی احتیاطی هەولێر فەوزی احتیاطی هەولێر فەوجی احتیاطی هەولێر قۆی سیاریان پێ ئەوت پۆلیسە بەشێکە لە پۆلیس ئەوەش قۆی سیار ئایتر من کەرچوومە ناو سیارەکە و بە هەر سەیتەرێکا ڕۆستم و سەلامیانەکە گۆڕانکاریەکە ئەوە بوو ئەوسا لە نەزمە ئەترسیان بەس ئێستا نەزممان بەلاوە خۆش بوو باشە ئەی کە چیتەوە بۆ ماڵەوە دایک و باوکی مابوون بەڵێ مابوون هەردووکیان مابوون هەردووکیان مابوون خۆشیەک لەو کاتە خۆش بوو زۆر شانازی بوو بۆ گەڕەکەکە بۆ شارەکەش ئەمە کاتی سەرەتای تەعین بوونە ئەوە مەفرەزەیەکمان هەبوو منی ئەوە ئەم لایەن منم ئەوەی تریان سەڵاح عەبدوڵایە ئەوە لە دیبەگەیە ینی کەندێناوە نزیکە مەخموری کە ئێستا داعش بەڵێ کە داعش ناتوانێت هەنگاویش بنێ بۆی ئینشاڵڵا بەڵێ ئەمە هەر وێنەی گەنجێتیتە ئەوە هەرەوە ئێستا کەشافەکەیە من و ئەمین و دکتۆر محەمەدین بەڵێ ئەمە ژیانێکی زۆر سەیرە بەلای منەوە ینی تۆ تەلەبەی ابتیدایی بووی هەر وەرزشوان بووی دەچیتە تەوێ هەر حەزی لە ژیانی سەربازی ئەمە فرقەیەکمان هەبوو فرقەی نەورۆز من ڕئیسی فرقەکە بووم هێنی فوتبۆڵێن بوو ینی خۆش بوو هینمانە کرد شێرک و فارس و ئەوانەمان لەلا بوو ئەوەی کە دوایی بوو بە هەڵبژاردی سلێمانی بەڵێ دوایش بووم بە زابتی ئەلعابی شورتا کە هاتمەوە شورتەی سلێمانی ڕەحمەتی جەمالی عەلی باپیرەوەوانە هەمووی لای من بوون يعني تو آمريان بوي آمري أو من ضابط ألعاب يعني ضابط ألعاب أوان ينبون يعني تر هي زور هنا زور لا فيلميشي كلاسيكي سردمي كونة شيء بله أو كرري كردوه تيار منهم أو سيارة ما نهبو سيارة شرطة بو أو بله أو صالي حفتا ودوب بفرق قرصكي كباري لشوارتا الرقا جيرا حفر روش رقا جيرا جناب لشوارتا من المدير شرطي شوارتا بوم تيارش من بان كرد اتصال من ما بو بس ناحية كويش لو ناحيانا باسنێ بووم تایرەمان نرد وتی بۆم نەدۆزراوەتەوانێ یەک پارچە هەمووی سپی بوو ناحیەکە دیار نەما بوو ئەنجا ئیتر لەو هێنا دەیەک هەبوو گەڵیان پێوت لە شەرقی چوارتا بوو هەرسی بەفر هات بەفرەکە هەرسی هێنا لە شاخەکە هاتە خوارەوە هەمووی سڕێ هەمووی هەرچی تیا بوو بەژێر بەفرەوە مرد هەمووی بەر هەرس تەنها یەک مناڵی پسکۆلە نەبێ دەرچوو هەمووی بەر هەرسەکە کەوت ئەو نەجاتی بوو ئەو مناڵە لە دەرەوەی هینەکە بوو نەجاتی بوو ڕێگایش دژوار بوو ینی ڕێگای قیر و ئەوانەش کەم ئەو جارە ڕێگان ئەو کاتە ڕێگای قیر نەبوو قیرەکە لەو ئەخیرا کرا لە پردێکی ئاسنەوە ئەپەڕیتەوانێت لە قەڵاچوالانەوە ئەم پەڕینەوەی ئێستا نەبوو لەسەرەوە بوو بە پردە ئاسنەکە ئەپەڕیتەوانێت تقریبان 28 لۆفە بوو هەتا گەیشتە چوارتا ئەی ئەمە چیە؟ ئەوە چوارتایە ئەوەی ئەو سەریان ڕەحمەتی کاک خەسرەوە ڕایت خەسرەوە مدیری شورتەی چوارتا بووم لەم سەر من مەعاونی چوارتا بووم ئەم کۆمەڵە عەرەب بوون هاتبوون بۆ لای
بۆ چوارتا دووهەم کەس لەگەڵ خەسرەوەوان لەولەوە قایم قامە لەتیف ساڵحە یایی بەخێر ئەو قایم قام بوو ئەمانە عەرەب بوون هاتوون بۆ ئەوێنجا ئەمانە ڕویان کردە من و وتیان ئەم شارە بۆچی وایە و بۆچی وێرانە ماڵی و ئەم وێرانە و بۆچی نەوتمەوەڵا ئازایەتی ئەوەیە ئەو پێشمەرگە داگیری کرد و تازە عادی تەشکیلات کراوەتەوە لەو هینانە ئێمە هاتوین بس ئەمە بە قەسفی حکوومەت وشتی واوایلی ئەو کاتە بەڵێ هێشتا لەگەڵ جەنابێ ماومە بەڵام بە وچانێکی ترشوە خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوە خزمەتە ئێمە پێش وشانەکە باسی ئەوەمان کرد کە ئیتر ئەوە پرسیارێک بۆی لەبیرم نەچێت کە تۆ یەکەم جار دامەزرای بە ملازم بەڵێ لە هەولێر چەنە دوێرەگرە و کات معاشەکەمان زۆر بوو ئێمە من ئەو کاتە ئێمە بە سی ئسمیدا ئەمەزراین معاشەکە زۆر زۆر بوو اینجا مخەساتمان زۆر بوو غیلای مەعیشەمان هەبوو مخەساتی مەراسیل چوویتە پەنجا ئەچوو بۆ 67 بۆ 60 بە ئینزار ئەچوو بۆ 80 مخەساتەکانمە ئینزار هەبوو مخەساتی مەلابس هەبوو خادم هەبوو مەسکەن هەبوو ئەمە هەمووی ئەوانە هەمووی وەرەگرت تۆ پارانە هەمووی کۆ کردەوە یان خەرج دەکرد کێژنی بۆ تۆ هێنا وەڵا باوکم بۆی هێنا من بەپارێ ئەو بەپارێ ئەوان ئەم هەموو معاشەوە من زۆر کەم تەماع بووم لە ژیانمە لە ژیانمە زۆر زۆم کە تەماع بووم کە ئەو دەورەی ئێمە وەحید بوو دەورەی یەکەم دەورە بوو کە تەخەڕوجمان کرد یەکسەر وتیان وەرن بۆ جەمعیە بناء المەساکن لە بەغا وتیان هین بکەن ئیشتراک بکەن یەکی 600 مەتر عەرزیان ناینێ لە مەدینەی شۆرتە ئەم برایانی کێسا لەگەڵ مێستا هەمووی ماڵیان لەوێ من پاش بە 90 دینار چەند 10 دینار بوو شتێکی وامان لە پێشەوە باقیەکەشی مانگی بە 5 دینار شتێکی واوە حاصل من 6 دینارم یا بوو ڕۆژێک لە بەغا متوەرێ من چی بکەم لە بەغا ئیشم چییە پێم بۆ ئەم خانەوەتمە چ پارەکەمە لەگەڵ چون وەرم گرتەوانێ شەهرەوەشەوە 30 دیناری بقەرز کرد باشە ئیتر تۆ بووی بە دوو نەجمە داوای کچێکە کردو بە ناوی مامۆستا هەل یەک نەجمەیە بۆیان داوا کرد داوای ژنم نەکردووە بۆیان داوا چیرۆکەکەیمان بۆ بژێڕەوە مادام وایە وەڵایترەوە بوو من لەهێن بووم پێیان وتم بۆچی ژن ناهێنی بۆی ناگەوتم زووە وتیان هەرەوێ بهێنێ بۆیە من ڕۆشتمەوانێت چوومە مێرگە سوور باوکم هات بوو ئەوێ تیژی باشمان بۆ دۆزی تەوانێ بەرەوە بیبینە تۆیترەوە ببینیم ئەوە ڕووی ینی هەر ئاوای هەرەوە یعنی ئەو ڕۆژەی مارەت کرد ئەنجا بینیت نانە بینیم پێش ئەوەی کەوا هێن ببێ ماڵی براکەی لە گەڕەکی ماڵی باوکم بووم چوینە ئەو بەرەوە یەکتریمان بینی و تر ئەو کاتە ئەوش مامۆستا بوو ئەوش مامۆستا لەکوێ یەکێ لە مەکتەبەکانی سلێمانی بزەبت بیرم ئەنی هاتبووە بەڵێ لە سلێمانی چونکە بۆ منی باس کرد ئەو کاتی کە میوانناری کرد میوانناریکی جوانی کردین بۆی باس کە دەموتی من سەرەتای دامەزرانم لە پێنجون بوو بەڵێ ڕاست هەتا کە سوکاری منیشی ناسی بەڵێ کاکە ئێمە هەتاوەکو دێ شت لە تو ئابینی لێرە خەریکی مۆسیقان ئەو مۆسیقایە ئاسۆی نووری ئەحمەدی تەهایە باش ئۆکۆردیۆنەکە ئۆکۆردیۆنێکی زۆر جوانی برازای شاعر کامەرانە بەڵێ ئەنجا لەم سەرەوە بەرزانی تاری حاجی قایان دوو ئەوە ڕەقسەکەکە ئەوە دکتۆر محەممەدی هاوڕی تەمەن بەڵێ خوا لێکتان خۆش بیاخوا ئەوە منم ئەمەیان جەنابی ئەوەشیان دکتۆر ئازادە ئەوە ناوەکەی نایەتەوە خەیاڵم هینی بکەم ئەم سەر عادلە ئەوەی تر مەگەر بیبینی باشە ئێمە درو دەنێرین بۆ هەمویان خۆشەویستیان بۆ نێرین ئەم پیاوەکیە کاک ئەوە مستەفای ڕازاوی پیاڵێن مستەفایە کوڕی گەڕەکمانە زۆر یەکتریمان خۆشەویست باشە ئەمە بۆ عسکەری عسکەرە بەڵێ وەختی عسکەری باوکی هەردوو برادری خۆشەویستمان کاک
دڵشاد بستەفا و دڵبەن بستەفا بەڵێ 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 باوکی زۆر ئەمە هەر بۆ هاوڕێتی بۆ هاوڕێتی ڕستینا تەماسێکی عەسکەریتان بەیەکەوە نییە نەکرد ئەم وێنەیە بۆ برای بەڕێزم کاک عومەر پێشکەش بێت بەڵێ لێرەوە خۆشەویستیمان بۆ حاجی مستەفا هەیە ئەم وێنەیە وێنەیەکی جوانە ئەمەشی ئەمە باوکمە ئەوە من لە دیبەگەم خۆ ئەوە نییە هاتووە بۆ مۆزۆ نانە بۆ ئەویان نەهاتووە بۆ ئەوە ئەو جارە بۆەوە نەهاتووە لە من تامین نەبووە بزێویت و تۆ وینەکەیت و ئەمە هاتوو تامین بێ بزانە ئیسراحەت دانیشتوم باوک وایە ئەوە لە دیبەگە ینی کەندێناوەیە هاتوو کەندێناوە چاکەت و کەوای لەبەر بەڵێ ئەو زەمانە ئەو جلانەیان لەبەرە کرد بەڵێ ئەو کاتە تۆ دوو نەجمەی من ئێستا هەر یەک نەزم ینی بوشی بەزابەت هێشتا ئەو دڵنیان نیە لەوەیەوە بە ئارەزووی دڵی ئەو بژوڵەوە ئەمێنێ چیە کاکێ ئەو یانەیە نەورۆزە لە چوارتا گرتومانە لە حەفلەی نەورۆزەکایە ئەو مناڵە لە شوێ پشتی مناڵەکەەوە منە پشدەریە لە تەنیشتمەوانێ ئەمەیان جەنابتی ئەوە منم بەڵێ هەر چوارتایە ئەوەش ئەو شەر چوارتایە بڵێ ئەمەش سەرەتای دامەزراندنتە لە هەولێر یان کەندی ناوایە ئەوەش هەر کەندێناوە ئەوەش هەر کەندێناوە ئەمە دیارە ئەم لە کاڵانیان جەنابتی ئەویان ئەوە سەلاحە منیتیانیم ئەویان تویتیانی کاک سەلاحە کوردە باقەکەی هەمووی عەرەبە کامیان ئامری ئەو شوێن ئامر نەبوون هەر کەسە بە ئیشێک هەبوو بە ئیشێک هاتبوو جەنابتان لە دوای ئەم هاوسەرگیریە لەگەڵ خات و لوتفیا بوونە خاوەنی چوار کچ بەڵێ ئەمە یەکێک لەو کسانەیە بەڵێ ئەوە ڤیانمانە و کچە گەورەکە ئەمە کچە گەورەکەیە ئەمە لە علوم ریاضیاتی تەواو کردووە لە بەغا باشە ئەوانی ئەوانی کەیان لەیلانمان دوو هەمیانە سەیدەلانیە ئێستا لە دووبەیە دوای ئەوەمان سازان ئەوەڵ ساڵەکەی دەرەجەی نەهێنا لە هینە لە مەعهەد وەرگیرە مەعهەدی ئەمی مەعهەدەکەی ئێرە دوایی وتی من هەرە بێ هین بکەم بخوێنم قانونە خوێنم بە هی ئەهلی ئێوتم بابە بۆ تەواو ناکرێت دەرناچی وتی تۆ هەرەوێ پارەکەم بۆ نێوتم باشە من وە دێم هەر سێ ساڵەکە بە دەرەجە دەرس و پارەیان لێنەسەن بە ساڵی یەکەم لیانسەن بە ساڵی یەکەممان بۆیە ئیتر ساڵەکانی کە هەمووی بە خۆڕای هەمووی بەمەکامیان سازانمان سێهەمینیان ئێستا لە سویدە ئێمە لێرەوە دەستخۆشی لەکەین بەڕاستی چونکە قسەی خۆی بردوتە سەر نەشی هێشتووە کە تۆش ئەو قورساییە مالیە بکێت ئەومان ئەمە هەدێک و قانونی تەواو کرد چوارەمینیشمان باخچەیە قانون و لوغات ئینگلیزی تەواو کردو ئەوش لێرە با ئەو هەرەوەمان لێرەیە ئەوتان لێرە سڵاوی بۆ ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەمە لێرابووی بە نەقیبی ئەمە بووم بە نەقیبەوە لە خستەخانە تازە دەرچوو بووم ئەو خالیدی هەمووی حاجی عومەرە زۆربەی زۆری ژیانمان لە هەڵەبجە و چوارتا و بەیەکەوە بووین ئەو کوڕم لەگەڵا بوو ئەو وەختە من ئەو کاتێک ئەو ڕسمم گرتووە بە گۆچانێکم بەدەستەوە بە ڕۆشتم قاچم تەواو نەبوو قاچم شکا بوو هەر بەو گۆچانەشەوە چوینە دەرەوە بووم بە پێشمەرگە بۆ گۆچانەوانە کاکە من وێنەیەکی زۆر ناوازا بینم لە ناوەکە ئەمە کوێیە و ئەم بەڕێزانە ئەوەی ئەم سەریان کەریم کابانە هونەرمەند کەریم کابرا ڕێزی بۆ نێرین دووهەم کاگنیازە نیازی حەمەساعی عەبدوڵاقایە برای کاگنەورۆز برای کاگنەورۆزە سێمیشیان بەندەیە ئەوە جەنابتی بەڵێ ئەوەش سالاری عەبدوڵا بەگا ئەو کاتە مفەوەز بوو ئەو کاتە مفەوەز بوو ئەوە ساحەی هینەکەیە مەلعەبەکەی سلێمانیە یاریمان هەبوو بەڵێ وێنەیەکی تریش هەیە بەڕاستی حەزەکەم ئەو وێنێش ببینێ هەر چەنە کات لە کۆنتترۆلۆ پێمانەڵێن کات نەما ئەم وێنێ چێکات ئەمە سەلاحە سەلاحی خوشکەزامە خوشکەزاتە هونەرمەند سەلاح ڕەوە ئەکاتە خوشکەزای جەنابێ چی بەم وێنەیاڵی وەڵام سەیری خۆمەکەم پیریم باسی پیری ناکەم باسی ئەو پەیوەندی جواناکەم کە تا ئێستا هێشتوتانەتەوە وەڵا ماوە هەر ماوە لەخوا ئەمە لێرەوە خۆشویستیتان بۆ نێرین ئێمە هیلاکمان کردی بەڕاستی یەک دەستمیکە هەیە خۆزگاوی کاگەحمە موساوان بەڵێ ئەبێ لای جەنابتان
ئەم ڕسمیان یەکێکە لەو ڕسمە جوانانەی کە ئیتر هی سەردەمی کامل بوونە. ئەوە خۆمان حاضر کرده بوو ئەوە من ئەو کاتە لە مرۆر بووم کاک ئەحمەد موسا وەکیل وەزیری ناوخۆ بوو ناوەڕاست ئەوی تریشیان کاک لیوا جەمالە مدیری شوڕتەی عام بوو دەکەواتە ئەگەر بە سەریعیش بێ هەندێک لەو ڕسمانەی تریش هەرپشان بین کە ئەینەنشت ئەوەش لیوا شێقارە ناوەڕاست منم ئەوی تریشیان کاک لیوا جەمالە بەڵێ ئەمە شەروێنی ئەمەشیان کاک لیوا جەمالە و کابرایشی ئەمریکیەوە لە مەڵبەندی مەشقەکەین سنتەری مەشقەکە ئەوە منم ئەوەش کاک فەرەیدوونە بەڵێ ئەمەش هەر ئەمەش لە کاتی مەسیرەیەکە ئیکەن ئەو تەلەبانی کە تەخەڕجەکەن لەو سنتەری مەشقە ئەوەش کاک لیوا حەمە جەلال مدیری بەلدە بوو ئەوەی تریش منم ئەمەش هەروێنەیەکی ترە ئەمەش وێنەیەکی ترە ئەمەش لەگەڵ کاک لیوا شێقار و کاک لیوا جەمال و بەندەیە ئێمە کاتمان بەدەستەوە نەما ئەم وێنێشە بۆ ئەکەین بە دواوێنەی ئەم بەرنمەیە ئیشاءڵڵا تەمەن باقی بێ ئەوەندە ڕسم بگری چەندین ئەلبوم نەیگرێ ئەمەش دواهەمین وێنەی جەنابتە لە بەرنمەکە دانیشتوویلەوە چێ لە شوێنێکی وەڵا لە شوێنێک کاتە کاقار قاری منمی هاتووە داوەتمان کرده بوو کاقاری منمیش بەڕاستی ئەویش هاوڕێیەکی زۆر نزیکتە بریا ڕسمێکی ئەویشمان دەست کەوتە وەڵازم تایەتی بەخواتایە بوو بەڵام نازانم ئەلا کولین داوای لێبوردنی لێ ئەەکەین ئەگەر ئەوەتە ئەمە ژوێنی کاقاری منمیە ئەوە کەیانەوە بۆ ئێرە من برادرانم لە سویدن کەیانەوە هەمووی بنوەرەیەنەوانی ئیتریان بم بۆ سەیرانیان بم بۆ گەڕان ئەوە ئەوی شاربەژێرە شاربەژێڕیت ڕۆشتینە ئەوێ بە ماڵ و مناڵەوە ڕۆشتین ئەو لێرەوە خۆشەویستی بۆ کاقار بۆ هونەرمەند قادر منمی ئەنێرین ئێمە زۆر سپاس دەکەین بەڕاستی وێنەیەکی ژەگرین بەیەکەوە بۆی بێ بە داهاتوو مناڵەکانی ڤیان و باخچە ئەوان بیکەن بە وێنەکانی دوێنێ ڕێز لە کولتوری وڵاتەکەمان بگیرێ. وڵای من بەداخەوە ئەڵێم ینی من ڕسمی زۆر زۆر عەجیب و ئەنتیکەم هەبووم بەس لەم حاڵەکانی لەسەر شاری سلێمانیا هات زۆرم فەوتا ڕسمم زۆر زۆر بوو لەگەڵ جەنابی مام جەلالە لەگەڵ خوشی گەورم هێرۆخان هەم بوو ئیتر شتی بەسەرە هات و شتەکان تقریبەن فەوتاون و بۆم نەدۆزرانەوە ئەو ڕسمانە ئێمە تەمەند درێژی بۆ خوازی کاکیوا ئەمەد بە هیوای سەرکەوتن و سەرکەوتنی زیاتر بۆ جەناب ئاخر وتم بەڵێ ڕسمم هەبووم ئەوەشم فەوتاوە بەسەر دیواری مەکتەبە بە پاسی لە ڕۆم ئەو مجازە پێشەکە بەس برادەرانی خۆم زۆری دیوێتی و ێسەر ڕەنگە هەربی دۆزمەوە بەڵێ ڕاستەفەر دەشتە ساغ سپاسانەکەم و زۆر بە هیوام خەڵکی ئەم وڵاتە و گەنجی ئەم وڵاتە چاو لە جەناب بکەن بۆ ئەوەی زۆر گرنگی بە وەرزش بن واللهی خۆی خۆشە وەرزش زۆر زۆر خۆشە جوڵان زۆر خۆشە ئینسان تەمەڵ نەبێ باشە منەوانی لەگەڵ مابوون ڕەموود ڕەفیق و برادەری خۆ هەمووی کارەمە و چالاک و ڕێک و پێک و چاک زۆر خۆشحاڵ بن کار قوربان زۆر زۆر سپاس بۆ جەناب خۆشەویستان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ